هونەرمەندێکی هەولێر مدەتێکی زۆرە لەسەر شاشەکان ناتبینین زۆر بە کەمی دەتبینین هۆکاری ئەوە چییە؟ بەخێر بێن سەرەتا وەڵای ئەوەی ڕاستی بی هونەر ئێستا بەخۆ دەزانی زیاتر ڕەمەزانان ئیش دەکرێت دراما دەکرێت ئەوەندەی کە مەسەلەن فرسەت هەبی ئەوەندەی کە مەسەلەن تەکلیفم بێکرای پێم گۆتراوی بەشدار دەبم ئیتیجار وایە مەسەلەن بەخۆم ئەو فرسەتەم نەبووە ئیلتیزاماتی دەوامە و ماڵە و کۆمەڵک ئیشتکەیە یانەوەتە مەسەلەن ئیشەکە لە تمۆحی من نەبووە ئەگینا من بەردەوامم درامای کۆچ یەکێک بوو لەو درامایانەی کە ڕۆڵی سەرەکی تەبوو تێدا و بەشدار بووی لە دوای ئەو درامایە چی ئیشێکی تر هەبووە تۆ بە بەرزتر لە کۆچت بینی بێ کۆچ یەکێک بوو لەو ئیشانەی کە دەتوانم بڵێم لە ڕاگەیاندنەکان ئەو ساڵی بەس دراما ئەو درامایە هەبوو وەکو درامای کە نەبوو درامای کوردی بینەرەی یەجگار زۆری هەبوو ڕۆڵەکەی میش بەڵێ سەرەکی بوو گەنجێک بووم تۆزێک لا ڕێبووم و ئیدی پارەم دەبرد و دەچمە ئەوروپای و یعنی فترەی ئەوەی بوو کە گەنج عشق و شێتی ئەوروپا بوو لەبەرەوەی زۆرفەکە ناخۆش بوو بینەرەی یەجگار زۆریە بوو ئەمن کۆچ بە جوانترین ئیشی خۆمی دەزانم یعنی ئەوەی کە دڵمی خۆش بوو دوایەوە ئازارەکانی بارامیش هەر لەوێن لەرە ڕۆلی سەرەکی مەبوو دەوری کەسایەتیش زۆر ئیجابی مەبوو کە کوڕی باوکێکی زۆر خراپ بوو دەوڵەمەند بوو بەڵام مامەکەم هەژار بوو ئەم بەدزیەوە دەچم یارمەتی مامم دەدا لەوێش دەتوانم بڵێم دڵخۆش بووم لەو ئیشە دواتر کۆمەڵێک کوتە تەمسیل و کۆمەڵێک ئیشکە کرا بەڵام ئەو ئیشە دەتوانم بڵێم لەو ئیشانە بوو کە ڕۆلی سەرەکیمە بوو زۆر باش چۆ ناو خەڵک ئەگەر ئوسامە جەمیل وەکو دەرهێنەر دووبارە داوا لە تۆ بکە بۆ کارێک بەبێ خوێندنەوەی سیناریۆکە ئامادەی لەگەڵی ئیش بکەی یان نا بەدڵنیاییەوە لەبەرەوەی کاگوسامە دەتوانم بڵێم پێش ئەوەی مخریزێکی باشبووی نووسەرێکی زۆر باشە ئینجا مخریجە و ئینجا دەتوانم بڵێم ئەکتەریشە لەبەرەوە بەڵێ لەوە هیچ ئەوم نییە ینی لە خوێندنەوەکە دەزانم دەزانم دەورێکی زۆر باشم بۆ دادنێ و ئاخریشیش کە کردم ڕەمەزانی پار بوو درامای هەژدیوار بەشی دوو بوو لەوێش ڕۆڵێکم هەبوو ئەوەندەی تەمەنیش ماوە و ئیش هەبی مەسەلەن پێم گۆترێ پێم خۆشە بەشداری بکەم